بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو کاتتان باش لەگەڵ ئازیزانم لەگەڵ هەر یەکێک لە کاک سۆران سێوکانی نووسەر و ڕۆشنبیر دکتۆرە ڤالا فەرید، ئەندامی پەرلەمانی کوردستان دکتۆر فازڵ عومەر و خۆشم زیرە کەمال لە خزمەت ئێوە داین لە بەرنمەیەکی تایبەتدا یان با بڵێن لە بەشێک لە زنجیرەیەک بەرنامە بۆ زیاتر قسەکردن لەسەر پرسی ڕیفراندۆم، سربەخۆیی و ئەهمیەتی هەر یەکێک لەو دوو چەمکەیەکەوە باسم کرد و زۆر سوپاسی کەناڵ 24ش دەکەین بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە لەبەرەوە هەر یەکێک لە ئێمە لەمە بواری جیازیە لە کای جیازیە بە تایبەتی لە کای ڕۆشنبیریدا کارمان کردووە، خەباتمان کردووە لە پێناوی خزمەتکردن بە وڵاتەکەمان، لە پێناوی زیاتر بەرزکردنەوەی ئاستی وشیاری کۆمەلگاکەمان لە هەموو بوارەکاندا بە هیوان بتوانین لەو زنجیرە بەرنامانێکەوە پێشکەشی دەکەین بەرنامەکەمان ببێتە دەواازە و دەرگایەک و دەریچەیەکی نوێ بۆ زیاتر گەرمکردنی باسکردن و پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی، بۆ زیاتر بە کۆمەڵایەتیکردن و بە نەتەوەییکردن و بە نیشتیمانیکردن بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای ئەو بەرنامانە هەم کللتوری بەیەکەوە ژیان و بە شارستانیکردن و بە دیموکراسیکردنی دیالۆگ زیاتر سەروەر و بیکەینە ئەولویاتی کارەکانمان و لە هەمان کاتدا لە خزمەت ئەو مەسەلەیە دابین و بتوانین زیاتر جۆش و خرۆشێک دروست بکەین بۆ سەرخستنی ئەو قۆناغە سیاسیەکە ئێستا خۆی لە قۆناغی یەکەمدا خۆی لە پرسی ڕیفراندۆمدا دەبینیتەوە و ستراتیژ و ئامانزەکەشمان ئەگەر دوورمەوداش بێ بریتە لە دەوڵەتی سربەخۆ. دیارە جەنابتان ئاگادارن و هەموو ئەو بەڕێزانی کەوا لە مێژوو شارەزاییان هەیە لەو حەقەتە تێگەیشتون کە لە بیستەکانی سەدەی بیستەم دەوڵەتی عێراق دامەزرا. ئەم دەوڵەتە لەلایەن بەریتانیا دامەزرا، واتە دروستکردنی دەوڵەتی عێراق هەڵقوڵاوی بەرژەوەندی و خواست و خەون و ئامانزەکانی گەرانی عێراق نەبووە بە نەتەوەی عەرەبیشەوە، بەڵکو بەریتانیا دایمەزراند بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی یان ئەو دەوڵەتە بک بە پۆلیسی پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی. بەڵام لەو کات و تاکو بە ئێستا دەگا ئەم دەوڵەتە بۆ هیچ کامێک لە گەلانی عێراق بە تایبەتی بۆ گەلی کوردستان نەبوو بەو نیشتیمانی ئیدعای بۆ کرا. من زیاتر لەسەرەوە قسە ناکەم لەگەڵ هاوڕێ و هەواڵەکانم کە لێرە دانیشتوین بتوانین لە چوارچێوەی کۆمەڵێک بڕگە و خاڵی دیاریکراودا قسە لەسەر ئەو پرسە بکەین. من دەمەوێت سەرەتا لە کاک سۆران سێوکانی دەست پێ بکەم. من کە لە پێشەشی قسەکانیشمدا ئاماژەم بەوە کرد کە دەوڵەتی عێراق لە بنەسەکەدایان لە ڕووی ڕاهەندەمێژوویەکەی وەکو پارێزگاریکردن لە بەرژەوەندی وڵاتێکی زلهێزی دنیا دامەزراوە کەویش بەریتانیا بوو. بەڵام لەو کات و تا بە ئێستاش دەگا پرسی جیابوونەوەی هەرێمی کوردستانیان با بڵێن کە لەو کاتێدا باشووری کوردستان بە عێراقەوە دەلکێنرێ خەبات و تێکۆشانی میلەتی ئێمە بەردەوام بووە. وەلکاندنی باشووری کوردستان بە عێراقەوە بە زۆرم لێ دوور لە خواست و ویستی گەلی کوردستان. بۆچی مەسەلەی قسەکردن لەسەر دەوڵەت و سربەخۆیی ئاوا دواکەوت؟ کە لە ئێستادا ئێمە ئاگادارین مەسەلەی ڕیفراندۆم و دەوڵەتی سربەخۆ ڕاهەندێکی فراوانی سیاسی و کۆمەڵایەتیشی وەرگتووە، بەڵام ئەو پرسە بۆچی دواکەوت؟ بۆچی لەو کاتوە تا ئێستا گەلی کوردستان یان سەرکردایەتی سیاسی بەڕوونی پرسی دەوڵەتمان نەکردە ئەولەویات و دروشمی سەرشی خەبات و تێکۆشانی خۆمان؟ دەست خۆش سوپاس دەکەم، سوپاسی ئەم خوشک و براشەکەم کە لە خزمەتیانین بۆم چەند دقەیە. ئەگەر بگەڕێن بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق، کورد هەر لە سەرەتا و ئیمانی بەوە نەبوو کە ئەم ئەتوانێت لە شوێنێکە بژی پێی بوتری عێراق، یعنی چ وەک جوگرافیا، چ وەک مێژوو، چ وەک کەلتور، چ وەک زمان، هەموو معناکان تەواو جیاوازن لەو شوێنەی کە پێی ئەوتری عێراقی عەرەب. بالمناسبە هەر لە تاریخیشە عێراقی عەرەب جیاواز بوو لە عێراقی عەجەم. عێراقی عەجەم لە بڵێن طبعا عێراق لەو کاتەیە کو دەوڵەت باز نەکرا وەکو جوگرافیا بریتەوە لە جلەولا بەرەوسەرەوە، ینی کوردستانی ئێستا عێراقی عەرەب لە جلەولا بەرەو خوارەوە بووە، هەر لە تاریخە ینی بڵێن لە تاریخە ئیسلامیەکانە کە نووسراوەتەوە. زە کاک سۆران قسەی من لەسەر ئەوەیە
لە سەرەتاکانی بیستەکان هەتا ئەوەی سەردەمی شێخ عوبەیدڵای نەهرێش هەست دەکەی پرسی یەخستنی دەوڵەت و سربەخۆی دەوڵەتی کوردستان هەبووە بەڵام قسەی من لەسەر ئەوەیە کە لە سیەکان بەسەرەوە کە خەبات و تێکۆشانی گەلی کورد لە چوارچەوەی حزبدا خۆی ڕێکدەخا بۆچی ئەم پرسە پاشەخشە دەکا زیاتر مەسەلەی دیموکراتێت بۆ عراق دەکرێتە ئەولەویاتی ئەگەر بە کورتی بۆەوەی بێن لای ئەو بەڕێزان ئەگەر بێنە دوای بڵین دەوڵەتی شێخ مەحموود یان مەملەکەتی کوردستان لەو کاتەیە سەرکەوتن بەرەو سەر وەکو ئەتوانین بڵین کورد توشتی ناومێدێک بۆ لەوەی کە بتوانێت سربەخۆ بێت چونکە قانون یاسای نێودەوڵەتی کە ئینگلیز بەسەریا زاڵە و خۆی طبعا نەمازین تا ساڵی 45 ئینگلیز لە جێ ئەمریکا ئێستا بووە يعني وەکو ئەڵەن سەید العالەمی ئەو کاتە ئینگلیزە کە قسەی کرابێت تر غیری ئینگلیز نەیتوانێت تەداخلی تیا بکە بۆ من پێم وایە کورد لەو کاتەیە چ وەک وەعی وشاری سیاسی لەوە بەرەوکەزی چووە لەو کاتەوە تاکو ساڵانی چلەکانش کە باڵین زیاتر لە دوای چلەکانەوە حزبی نەتەوەیی بە معنای حزب دروستە بێ شۆڕشەکان تا ئەو کاتی ترمە ئەپوچێنەوە شۆڕشی شێخ مەحموودە شێخ عوبەیدوڵای ناریە چیە ئیتر واکو بڵی کورد ئەچێتە حاڵەتی خمولەوە جۆرێک لە خەوتن جۆرێک لە سڕبوون تاکو سەردەمی 45 و تاکو مەملەکەتی یاخود کۆماری کوردستان و ئەمانە دامەزرێ ئەو هۆشیاریە نەتەوەیە هەست ناکرێت ناو کووردا نامێنێ بەڵام لەگەڵ دەرکەوتنی کۆماری کوردستانە ئەو سڕبوونە جارێک تر کورد لەوێ ئەتەقێتەوە دەمان سەرەکەین پارتی دیموکراتی کوردستانیش بەشی عێراق لە ساڵی 45 و لە کۆماری کوردستانی ئێرانە یاخود ڕۆژهەڵاتە جارێک تر بڵین حیزبەکانی حیزبە بچکۆلەکانی کوردستانی باشوور لەوێ پارتی دیموکراتی کوردستان تشکیلەکەن و لەوێ ئیتر مستەفا بارزانی ئەبێتە سەرۆکی حیزب و ئیبراهیم محەممەد و ئەوانە ئەکەونە ناوم مەسەلەوە کاک سۆران دێمەوە لای جەنابەت دکتۆرە ڤالا مەسەلەی یاسا وەک چۆن گرنگە لە ڕێخستنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی بۆ هەر وڵاتێکیان لە چۆن یاسا گرنگە بۆ ڕێخستنی سیستەمی بەڕێوەبردننی وڵات لە هەموو کارگوارەکانی دری یاسا زۆر گرنگە جەنابەت بەو پێی کە سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان کە کورد نەتەوەیە و نیشتیمانی خۆشی هەیە بەپێی هەموو خەسڵەتە بنسینەکانی ناساندرێنێتەوە ئایا لە ئێستادا بەبەستم لە ئێستادا هیچ جۆرە ڕێگریەکی یاسایی هەیە لەوەی کە میلەتێک ئەگەر واز لە ڕیفرانۆمیش بێنین داوای سربەخۆیی بکە کە میلەتێک نیشتیمانی هەبێ کە نەتەوە بێ خەسڵەتە بنسینەکانی نەتەوە و جوگرافیای سیاسیشی هەبێ ئایا ڕێگریەکی یاسایی هەیە لەسەر ئەوەی کە میلەتێک داوای سربەخۆیی بکە داوای بنیاتنانی دەوڵەتێک بکە بۆ خۆی بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت دیارە ئەو بابەتە لەسەر دوو شەق پێویستە باس بکرێتن خاڵی یەکەمیان باس لە یاسای نێودەوڵەتی دەکەین بزانین یاسا نێودەوڵەتیەکان و بڕیارەکانی کە لە جەمعیە عامەی ئومەمی متحیدە دەرچووە کە تەمسیلی وڵاتان دەکا چۆن باس لە پرسی سربەخۆیی بوونی ئەو نەتەوانە دەکا یان ئەو گەلانە دەکاتن کە خاوەنی هەرێمێک و خاوەنی بوقعەیەکی جوغرافی تایبەت بە خۆیانن جەمعیە عامەی ئومەمی متحیدە لە ساڵی 1960 بڕیاری ژمارە 15 دەردەکا لەو بڕیارەیدا جەمعیە عامەی ئومەمی متحیدە داوا لە هەموو ئەو وڵاتانە دەکاتن کە ئەندامن لە ناو جەمعیە عامەی ئومەمی متحیدە بەوەی کە ئەو نەتەوانەیان ئەو گەلانەی کە ژێر دەستن و ئەو گەلانەی کە دەچەوسێنرێنەوە لەلایەن ئەنزیمە و ڕژێمی داپلۆسێنەری وڵاتەکانیان بە هەموو شێوەیەک مافی چارەی خۆنووسینیان هەیە. جەمعیە عامەی ئومەمی متحیدە زیاتر لەوە دەڕوا لە ساڵی 1964 بڕیارێکی کە دەردەکاتن بۆ وڵاتانێک کە ئەندامن لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پێیان دەڵێ ئەو گەلانەی کە ژێر دەستن و ئەو گەلانەی کە دەچەوسێنرێنەوە بە هەموو شێوەیەک مافی بەکارهێنانی خەباتی چەکداریان هەیە لە پێناوی بەدەستهێنانی سربەخۆی بە هەموو شێوەیەک مافی خەباتی چەکداریان هەیە لە پێناو بەدەستهێنانی سربەخۆی اینجا لەو کاتە لی دەپرسن دەوڵەتان لە جەمعیە عامە خۆیان مشتومڕیان لە بین دروست دەبێت لە بینی دەوڵەتان بۆچی هاوکاری ئەو وڵاتانە بکرێن یان هاوکاری ئەو نەتەوانە بکرێن هاوکاری ئەو گەلانە بکرێن بۆی بتوانن لەسەر پێی خۆیان ڕاوەسن ببن بە کیانی سربەخۆ ئەو کات جواب دەداتەوە دەڵێ یەکێک لە کارە سەرەکیەکانی مەجلیسی ئەمن و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بریتیە لە پارێزگاریکردن لە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی مانەوەی هەر گەلێک مانەوەی هەر نەتەوەیەک بە ژێردەستەیی
ڕاستە و خۆ تهدیدا بۆ ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی هەموو دنیا بەڵێ مادام تهدیدە بۆ ئەمن و ئاسایشی ئەمە لەسەر نێودەوڵەتی ئێمەش بۆیە جێبەجێ پێویستە دەبێت مانەوەی دۆخی گەلی کوردستان بەبێ دەوڵەت بەڵێ بێگومان چونکە ئەو کە مخاتەبە دەکا باس لە دەوڵەت ناکە باس لە سیادە ناکە باس لە نەتەوە دەکا باس لە گەل دەکا ئەگەر بچنەوە بەڵێ ئەگەر بچنەوە بۆ دیباجەی ئومەمی متحیدەش دەڵێ نحن ئومەم العالم ناڵێ نحن دول العالم ناڵێ ئێمە بەڵێ ناڵێ ئێمە دووەلی عالمین دەڵێ ئێمە نەتەوەکانین ئێمە ئومەمەکانین بۆیە مخاتەبەکانی بۆ پرسی سربەخۆیی بیزاد بۆ پرسی دامەزراندنی کیانی سربەخۆ زیاتر ڕووی لەو شەعبانەیە زیاتر ڕووی لەو گەلانەیە لەو نەتەوانەیە کە ژێردەستەن لەلایەکی تر ژێردەستەنین بەڵام لەلایەن دەسەڵاتی ئەو وڵاتە دەسەڵاتێکی داپلۆسێنەرە و چەوسانەوە قسەی من لێرەدا ئەوەیە بەپێی ئەو یاسا مێژویانێک کە جەنابەت باسی دەکەی بۆ ئێستا یعنی پاڵپشتێکی گەورەی یاساییمان هەیە ئێمە هەم بۆ ئەنجامدانی ڕیفراندوم و هەم بۆ دوازار هەنگاونان بۆ دەوڵەتی سربەخۆ ئەوانەی باسی دەکەم هەمووی پاڵپشتن جا با زیاتر بۆتان ڕوونکەمەوە بزانین کات و شوێن زۆر گرنگە لە یاساشدا گرنگە لە سیاسەتیشدا گرنگە ئومەمی متحیدە لە ساڵی 1970 هەنگاو دەنێ و زیاتر حەق دەدا بۆ شەعبانەی کە ژێردەستن پێیان دەڵێ بەو دەوڵەتانی کە ئەندامن لە UN ئاگادار بن ئێوە ئەرکێک دەکەوێتە ئەستۆتان لە بەرامبەر ئەو گەلانەی کە دەچەسێنەوە ئەرکە کەشتان ئەوەیە کە پێویستە یارمەتی ئەو شەعبانە بدەن کە لە ژێرهینی چەوسانەوە و داپلۆسێنەردا بەڵێ مولزەمە اینجا لێی دەپرسن دەڵێن ئایا یارمەتیدانەکە تەنها ئینسانیە و تەنها اقتصادیە لەوە شتێ دەپەڕێ دەڵێ یارمەتیدانەکە ئینسانیە و اقتصادیە و بگرە یارمەتیدانی عسکەری ئیشمان کردو ئێمە بۆ بڕگە یاسایە بۆکو میکانیزم بە کارمان هێناوە ئەوانە هەمووی پاڵپشتن ئەو بڕگە یاسایە لەسەر ئاستی دەولیە کە لەسەر ئاستی دەولی بوو سەرکردایەتی سیاسی وەکو با بڵێن ناوەندی بڕیار بە درێژایی مێژوو نەکرد لە باشوور لە پارچەکانی تریش ئیشمان کردو بۆ میکانیزمە لە کاتێکدا میکانیزمێکی زۆر گونجا و زیندووەکە بەڵێ ئەو میکانیزمانە ئێستا حالیان ئیشیان لەسەر دەکرێتن و بۆتە جێگای بەحث و توێژینەوە لەلایەن توێژەران باشە دوکتۆرە دێمە ئەگەر یارمەتیم دەی تەنها ئەو سەردە تاریخی تەواو بکەم کە UN چی کردو ئومەمی متحیدە چی دەکا لەبەرەوەی ئێستا حالیان دەنگۆیەک هەیە کە گوایە پرسی ڕفراندۆم و پرسی سربەخۆی دەبێتە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان یان مەترسیەکی گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەکاتەوە ئێمە بۆی خەڵکی کوردستان دڵنیا بکەینەوە لەوەی کە قانونی دەولی بەڵێ کە قانونی دەولی کە ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەو گەلانن کە ژێردەستن جەمعیە عامە لە دوای ساڵی 1973 لە 81 بڕیارێکی کە دەردەکاتن لە بڕیارەکەیدا دووبارە داوا لە دەوڵەتان دەکاتن کە پێویستە هەستنە سەر پێ و دان بە خەباتی چەکداری ئەو نەتەوانە بنێن و لە هەمان کاتدا مساعداتیشیان پێشکەش بکەن لە ساڵی 1991 زیاتر دەڕوا دەڵێ ئەو گەلانەی کە ژێردەستن ئەو گەلانەی کە دەچەوسێنەوە ئێوە بۆتان هەیە کە ممارەسەی حەقی تەقریری مەسیر بکەن و هەرچی وەسیلەیەک کە متاحە لە بەردەستان بەکاری بێنن لە پێناو بەدیهێنانی ئەو مافە بەڵێ ببوورە دکتۆر فازڵ تا بە 2013 دەکان لە هەموو قۆناغە مێژوویەکان کورد لە جونگە سەرەکیەکانی دەوڵەتی عێراق بەشدار بووە ئایا عێراق بۆچی نەبوو بە عێراقی هەمووان بۆچی نەبوو بە نیشتیمانێک کە تیایدا مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی هەموو گەلانی عێراق زامن بکە یعنی هۆکارەکان چی بوو کە عێراق نەبووە ئەو بەدیهێنەری ئەو خەون و ئامانجانەی کەوا گەلەکەمان بە درێژایی مێژوو چ نخبەی ڕۆشنبیری چ شۆڕش و حیزبی لایەنە سیاسەکانی ئێمان لەسەریان هەڵچینێ بوو تەنانەت شۆڕشەکانی ئێمە بە درێژایی مێژوو عێراقی دیموکراسیان بە پێش مافی گەلی کوردستان خست بوو دەیانگوت دیموکراتی بۆ عێراق اینجا ئەو مافە بۆ گەلی کوردستان هۆکارەکە لە چیوە سەرچاوی زۆر سپاس ئەگەر دەلیڤە هەبێتە چێکل سەر بابەتێ کاک سۆرانی و دکتۆرە ڤاڵای جاخەوە مشکلە ما کوردەگەرە جارە ئەم زاراڤە یان مستەلحە بۆ شەوادی ناکەین مەسەن نێشن بەرامبەری دەولەتێ لکۆنە لکمە احتیمالت بتە نەتەوەت بتە گەل بس الرجافة وقت بيجين أم بيجين متحدة عربية أجر بيجين أبغى متحدة دول متحدة يعني دولة المتحدة الفيري عم قال جرى إشكالات زرافيت مفهوم مش كإنسان الرجافة إذا ينجي أبدكو UN دامزرانين أو سردرية قال نتوي أو كما أما مفهوم أبو ما نتوي بو قال
جداية او دولتي حسبت كنا توا يعني قبل تركيا هم احتمال بيس نتوا ونتوا كاحتمال بكيماتي كرد تركيا يعني 25 صادي اگر كمترنين اگر بترنا بس وكو كرد وكو نشنا بري خدنا كرد از قصه ما لسر باشوری کردستان بی لبرو برینگ زارافت اوادیه چونکه زاراف گلک مهمه دا کمروف تروشا دنیاش بگه یعنی دا ام تی گهشتن چی بد بابت میجوی پیدابونا عراقی ام گله جارا وکو او گریه خواجه ما ام یانجک ام مشکلات خاموات کی نستوی خلکی دی راستی وقتی جنگ جهانی ای که ولایه کا سیاسی مازن کردستانی هبو يعني كاس نمابو كاس ميرجه همو نمابون شخصيات مهمة سياسية نمابون ككرد يعني برهم ام بجين دابجبونا دولة عثماني وقت كرد هاتينا السروي ميراتي الشيخ محمود قالك ديار بو يعني الميداني كسيدي نمابو يعني براستي شخصيات نمابون شريف باشا اودي نبو يعني خلق نبو راسا شخصية كي عالمي بو شخصية كي كرد مزاجي بو شو باريس حتى ماي بس كيد قلبو ابراهيم باشا ملي ما هبو يعني ما بس هوكارنا خويا كان ايماش زور يعني تاكو ام افرو بزانين لازم ام روجي بخوينين ايروج ابراهيم باشا شو شر فرنسيا كر شيخ محمود شو الشعيب شر انجليزا كر اگر شي شريف مكه هيك ام بيجين خادم الحرمين الشريفين شو قال انجليزا تحالف كر ديجي دوله السلطنه العثمانيه ديجي بصرمانه يعني ما كردا دوربينيا سياسي نبود يعني ما بس دكتور بنبورا باسكت بنابر ما بس مدير دائما او ناوروشي او ولام دانيون بلاوا قرنق بو واتا اوي كلمه جودا روي داوا بشيشي هو كارك دقريتو لا يخومان كخوني بنيادناني دولته سربخوي للاي اما وكو سياسي وكو لروي تيوري فورمولا نكراوا يعني باش بوين لم يجودا شو كانت هواك يا قلت نبونا براسي دا ما قدر دروا الخوناكين كردستان ميرجه بونا الدمايكا قرن 19 ميرجه جنمان كامير نشين نمان دي كردا دا صلاة سياسي نما يعني كرد هاتنا ناو شر جهاني ايك وقرن 20 بيد صلاة سياسي كمزنترين دا صلاة سياسي اغابون يعني دا حقته بزاني كأبا اغا خوا سروك كردستان نينا يعني ميري كردستان يعني شاي كردستان مازنه دفركيه جبر هندي واقعيه وكاتش او هابو لروي والشاري سياسي لروي والشاري مشكله او يعني كرد بهندي داخلي قرن بيستبون جبر هندي جك وعي سياسي هند تاكا كسبون وعي سياسي ابو او تاكا كسجك يعني تاثيره كمازن ابو دابنا في بابت جناب كرم كري يعني روشنبيرت كرد كيبون بهربتر او بون او يان درچوت مزگفته بون كو وعي ديني يا قوتها بو يانجي درچوت استانا بون اسطنبول بون درچو اسطنبول جيك يعني متاثر بو چند وعي هبت يعني چند وعي هبت هردسه متاثر بون بثقافته داگیر کرا يعني مروك نبو كو بيشت والله زي چمت قال شيخ محمودي دا دولتك كردي دا مزرين يا بتر راوش كار بو شيخ محمودي بكيماتي يعني بلا جنگيش بلا شريج نكت بس همو چون قال دولته ديجبر شي قال العراق دولة العراق بجداديان كنا بناكل دولة العراق تنانا لو بيست سيكا سباي عراق كان بيكينا سيزدي كرد بوا بلا هر قياده لشكري هر روشنبيرت وزير بون زوربا يعني عندهم مجلس عيانه عراقي زوربا هر كردي دبون وشخصيات معروف جبونه بس شيء او عيانه توي نبو ياكو بيشتا تعذبون توقف فتر شوركم هند بزاف هنا عندكم رف ظلمي يعني هم بيجين ستمكارنا بتقلمجو هند كسبونا هند بزاف بنا بس وكيدي هم بيجين او عيا باشي حزب السياسي پیدا بونو تشتكي سرانسري كرد يعني بزاف بكتكو بخوا دولتي تشيكت نبويا بهرا بتر كرد نظام يعني چافتر سای بویش میشه یعنی براستی چافتر سای بویش دولتی کرد بخوا گله جاره کرد بخوا گویی اگر کرد بخوا گشت بنوی قناعت اگر دولت کردی چی بود دنیا خراب بله يعني فكره ابو دين السر وكو التوريش السر بخوا قصيده سدك اخر او ترسا زور مهم ازامه دي كاين التوريش خصكان انسان دولت اخر الدنيا دي كاين دين وكو مساله ترس مترسي ريفراندوم والسر بخوي زي اگر دستور بتاع سر برسيارات يعني دوله مواطنه دوله ولاتي او استكي زور بلند روشنبيري براستي يعني روجهالات انا وراست حمو نجشت يبي أستيكو دولة مواطنة دولة ولات بوني يعني ولاتي بوني يعني جهة ولاتي درس بيت
عێراق ئەوە 2017 وەنیە تازەش دابەشە لەسەر شیعە عەرەب لەسەر سنەی عەرەب لەسەر کورد و دەتەوە ئەوە المەلەکێژ هێشتا ڕەوش باشتر بوو چونکە مەلکە هەبوو مەلک خاوەنی خەلکیش بوو خەودانێ وڵاتیش بوو یعنی ئەو کوردێ بوو مەلکی باش بۆیە بۆ سیستەمی سیاسی بۆ سەروەریە وڵاتی پاڵپشت دەکە بەس تازە وەختێکە جمهوری هات جمهوری زۆر خراپتر بوو ئەمریکانی مشکلەوە فکری نەتەوەی شۆڤینیا نەتەوەی شۆڤینیا سونی هەردوو عێراق بوو عێراقی کەواتە قسەی من لێرەدا ئەوەیە دکتۆر فازڵ قسەی من لێرەدا ئەوەیە کە عێراق بە درێژایی مێژوو مەبەستم بە پێی قسەکانی هەمومان بێ عێراق بە درێژایی مێژوو دەوڵەت نەبوو ئەوە ناشبێتە دەوڵەت کەواتە من ئەگەر بگوازمە بۆ لای کاک گەسۆرانسیەکانی لی پرسم ئێستا هەمومان دەزانین لەسەر ئاستی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیریش باسکردن لە ڕیفراندۆم و هەنگاونان لە بۆ دەوڵەتی سربەخۆیی یعنی گەرمترین باس و خواسە لە هەموو ناوەندە جیازیەکاندا و جێگای خۆشحاڵیشە لە هەموو ئەو بوارانەدا هەز دەکەی پاڵپشتێکی گەورەی لێ دەکرێت بەڵام ڕنگ بێ بیر و ڕای جیاوازە بێ لەسەر ئالەتی جێبەجێکردن و مکانیزمی جێبەجێکردن هەم لە ڕیفراندۆم هەنگاونان بۆ سربەخۆیی بەڵام قسەی من لەسەر کاکسۆن بەو پێی جەنابەت کە نووسەر و ڕۆشنبیرێکی دیاری و لە زۆربەی بوارەکانیشدا چالاشی جیازیاتە بووە و ڕاشت بە هەند هەڵدەگیرێت قسەی من لەسەر ئەوەیە کە کات و شوێن لە ئاینەکان لە فەلسەفەدا لە سیاستدا زۆر باز لە کات و شوێن دەکرێت کاتەکە ئێستا گونجاوە بۆ گەرمکردنی ئەو باسە دەستخۆش وڵا با من لە یەکشتەوە دەست پێ بکەم کە زۆر ڕوودا و مهمە 15 پێر ینی تقریبا جەمالەدین کە بەناوبانگترین و کراوەترین و ئەلمانیترین ئەتوان بڵین لیبراڵیترین کەسێک کە ناسراوە تا ئێستا لەناو عەرەب و بەتایبەتی لەناو دنیای شیعە و سەییدیشە جامانە ڕەشە بە ئاشکرا ڵێ بچین کوردستان وێرانکەین وەکو چۆن مووسڵمان وێران کرد لە ڕاستیە من پێم وایە مووسڵ بە قەستی وێران کراوە ئەکرا بە زەرەرێکی زۆر کەمتر لەوە هین کرێ بە ئاشکرا ئەڵێ طبعا وڵام مەسعود بەرزانی ئێمە ئەزانین مەسعود بەرزانی کەس نییە مەسعود بەرزانی نوێنەری ملەتێکە خۆشت بێ یان نا مەسعود بەرزانی ئێستا بۆتە سیمبولێک ئیتر بەنسبەت منەوە وەک سۆران وەک فلان وەک فیسار خۆشم ئەوەیان ئەوە گرنگ نییە لەسەر ئاستی جیهانە مەسعود بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان بوونەتە ئایکۆنێک بۆ مەسەلەی کورد خۆی ینی بۆ قەزەی نەتەوە ئەوەڵێ ئێمە طبعا ناڵە کورد طبعا ئەوە فەقیر نییە ئەوە جێژ نییە بڵێ بچین کورد پانکەینەوە ئەڵە بچین مەسعود بارزانی پانکەینەوە بە معنای تر بچین کورد پانکەینەوە وەکو چۆن موسڵمان پان کردەوە ئەمە تێمان نەگەینە نەک ئێستا کاتێتی بەڵکو ئێمە زۆر دواکەوتوین ئێمە لە ڕاستیە لەم حقیقەتە زۆر دواکەوتوین لەوانەش ظروفی نێودەوڵەتی من لە عالەمی سیاست وەکو ممارسەی ڕۆژانە نزیک نیم زۆر شتە بوو بێ کە دەستی حکوومەتی هەرێمی گرتبێن نەتوانێت تاکو ئێستا ئەم ئیشە بکات بەڵام فعلەن ئێمە زۆر دواکەوتوین لە ئێستادا جەیشی عێراقی و حەشدی شعبی لە نەشوەی سەرکەوتنەکانی خۆیان ناژین ئەم نەشوەی سەرکەوتنەوەیان لێکە ئەوە نەمتمانیان بە خۆیان بێ کە بڵێ نەجا ئێمە موسڵمان پان کردەوە کوردستان چییە؟ بیرهێنانەوەیکی مێژووی بۆی قسەی خۆت لەبیر نەچە کاکسەران ببوورە بیرهێنانەوەیکی مێژووی ساڵی 2012 نەگرێ بەستی نەوتە بوو نە باسی خواسی ڕیفراندۆم و سەربەخۆیی لە کوردستان ئەوەندە گەرم و گۆڕ بوو بینیمان کە یەکێک لە کۆنە بەعسیە گەورەکانیان هێنا بەهێزێکی گەورەوە لە دەوروبەری کەرکووک و نزیکی با بڵێن سنوورەکانی جەلەولا و هەتا نزیکی پردێشێنان ویستان پەلاماری هەرێمی کوردستان ئەگەر ئەو کاتی ئەمریکا نەهات بە وڵاتانی زلهێزی دنیا نەهاتمانە سەرخەت ئەو کاتی پێکدادان پرسیاری من ئەوەیە خۆ ئەو کات کورد ئاوا بە گەرمی باسی ڕیفراندۆم سەربەخۆیی نەدەکرێت بۆچی بۆ ئەوێ هەمومان شریتە قسە ڤیددیۆیەکانی مالکی خۆیمان جۆ لێ بوو وتی بە کابرا قایدی وتی بە دوو ڕۆژە ئەتوانین بچین مەسیر سەلاحەدینش بگەینەوە سەری ڕەش یاخود با بڵین شوێنی سەرکردایەتی وەکو ڕەمزێک بەس ئێمە کابینەی دووەمی مالشی لە هەولێر ئێمە بۆمان دروست ئەو واز بێن بەس لە حسن نیە ئەوەشمان کرد لەوانێ ئەوەش حوسنی نییە نەوێ بەڵکو سیاست بێ لە سیاست هەوازان زۆر حوسن نییە نییە بەهەرحاڵ بە ئاشکرا ئەڵێ بە ڤانتۆمەکانمان پێ بگە ئەو کاتە بە ئاسانی کوردستان داگیرەکەی نوێرانێک و ئەشتوانێت چونکە ئێمە لە ئێستا بەشێکین لە عێراق سیستمێکی فیدراڵیە تۆ بەشێکی لە عێراق ئەتوانێ ئەوەی کە بیوە بیکا لەگەڵ تا تۆ سەر بە حکوومەتەی
ئەگەر ناچیتە ژێر ڕچێفی بەناوی یاخیبوونەوە بێ بەڵەو دکتۆرە فاڵاک لە پێش دانیشتەکەمان کۆمەڵێک نسوسی جوانی بۆ باسکردم کە جۆرێک لە ڕێی گۆڕیم لەم قسە بەڵام لە ئێستا فیدرالیزم لەم وڵاتانەیە کە هیچ یاسایەک سەروەرنیتە زۆر بە ئاسانی ئەتوانێت سبێنی حکوومەتی عراق بێت و ئەم هەولێر و بێت و بەردەرچی سەرای سلێمانی و شێخەڵاش بگرێتەوە زۆر بە ئاسانی بەناوی کە من وڵاتی خۆمانی ممارەسەی سیادی خۆم بکەم ناکرێت جێیشم لێرە نەبێ ناکرێت سیادەم نەبێت لەم خاکەی خۆمە لە ئێستا ئەو ناتوانێت بەڵام لە مستەقبەلە هەر کاتێک حکوومەتی عێراق و جێشی عێراق و حەشتی شعبی گەیشتنە ئەو بڕوایی کە نە ئەمریکا ئەتوانێت ڕێگان لێ بگرێت و پشتیوانیەکی زۆر گەورەشیان هەیە ئەزانین لە بڵین هێزە ناوچەیەکانەوە زۆر بە ئاسانی بە تەحەدایکی گەورەی عالەمیشەوە لەوانەیە جارێکتر بێنەوە کە تۆ دەوڵەتێک نەبی چوارچەوەیەکی خۆتر نەبێ کە تۆ خاوەنی هەوەیەکی خۆت نەبی تۆ هەموو کاتێک معارەزی لەبەرەوە پێم وایە ئێمە دوا کەوتوین لەمە هیوادارم فریایکەوین هیوادارم حکوومەتی عراق نەگاتە ئەو هێزە بە قۆتەی کە زۆر بە ئاسانی جاری ترپانمان کاتەوە هەرچەند سیاسەتی نێودەوڵەتی لەوانەیە شتی تر بڵێ ئەمە قسەی تر ئەنی مەبەستە کاتەکە گونجاوە لە ئێستادا من ئەڵم دوا کەوتی نەکرد گونجاو دواکەوتی مەبەستە لێرە دکتۆرە بالا ببوورە ئەوەی کەسە لەسەر ئاستی ناوخۆیی ئەوەی کاکسۆران باسی کرد و باز لە هەڕەشە و مەترسیەکان دەکرێت ڕەنگی هەندێک لەو چەمکانێک کە بەرز دەکرێنەوە لە ناوەندەکانی ڕاگەاندن و سیاسەتیش کە قسەی لەسەر دەکرێت ڕێگری یاسایەکانن لە بەردەمی ئێمە بەپێی یاسا واتە ئەوە ئەمن لە ناوەندە ڕاگەاندنەکانی تورکیا و ئێران و عراقی گوێبیست دەبم کە کوردەکان لە ڕووی یاسایی مافیان نییە ئەمە بکەن تۆ زەنا بدۆکو یاسا ناسێک بەڵێ یاسای نێودەوڵەتی بەڵێ ڕێگری یاساییەکان دەڵێن هەتا تا ئێستا بەڕسمی هیچ دەوڵەتێک لەسەر ئاستی دنیا کە کاریگەری هەیە لەسەر بڕیاری سیاسی پارپشتی خۆی بۆ ڕیفراندۆم ڕانەگەیاندووە مەسەلەی یاساییەکە ڕێگان پێنادا جەنا بدۆکو یاسا ناسێک لەو ڕۆوە دەتەوێت چ بڵێ ینی ڕوونکردنەوە لەسەر ئەوە هەرچەند لە وەڵامدانەوەی قسەکان باسی ئەوەت کرد بەڵام تۆ ینی ئەگەر ڕاشکاوانەتر باسی لەوە بکە ئێمە هیچ جۆرە ڕێگریەکی یاسایی لەسەر ئاستی نێودەوڵەتی و بە تایبەتی لە ئێستادا کە ئێمە سەرکردایەتی سیاسی حزب لایەنە سیاسیەکان و ناوەندە چالاکەکانی کۆمەلگای ئێمە باسی ڕیفراندۆم و سەربەخۆیی دەکەین یعنی هیچ بربەستێکی یاسایی وهەیە ببێتە مای مەترسی بۆ سەر ئەو بڕیاری ئێمە بە هیچ شێوەیەک هیچ بەستێکی یاسایی نیە نە لەسەر ئاستی دەولینە لەسەر ئاستی ناوخۆی بەڵام ئەو من تەئیدی قسەکانی دکتۆر دەکەم بەوەی کە ئێمە درەنگ کەوتوین و دەبێت زووتر بڕیار بدەین لەسەر مافی چارەی خۆنووسین لەبەر ئەوەی مافی چارەی خۆنووسین کیانی سەر بەخۆی بەدوادادێ کیانی سەر بەخۆ سیادەی بەدوادادێ سیادا حەسانەیە بۆ پارێزگاریکردن لە هەموو پێکهاتەکان کە لە چوارچێوەی کوردستانی عێراقدا دەژین کاتێک کە ئەتۆ بووی بە ساحێبی سیاداواتە لەسەر مستەوای دەولی بووی بە ساحێبی حەسانە دەوڵەتەکان زۆر بە ڕاشکاوانە دەتوانن دیفاعت لێ بکەن بەڵام لێرە من دەمەوێت ڕوونکردنەوەیەکی کەش بدەم یعنی ئومەمی متحیدە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت ئەوە بزانێتن کە یەکێک لە ئەرکەکانی ئومەمی متحیدە بەپێی میساقی خۆی بریتیە لە دانان بە مافی چارەی خۆنووسین و بەرگریکردن لە کوردستانی عێراق و یارمەتیدانی قیادەی سیاسی کوردی لە ڕووی ئینسانی لە ڕووی اقتصادی و هەروەها لە ڕووی عسکەریشەوە بۆ بەدەستهێنانی ئەو مافا چونکە ئومەمی متحیدە بە ناوی ئومەم قساندەکە نیشن عیبارەیەکە مستەڵەحێکە بە ناوی گەل دێتن و خۆی ئومەمی متحیدە یاخود میساقەکەی بە 5 زمانی ڕسمی لەلایەن خۆیەوە نووسراوەتەوە ئێمە تەرجمەمان نەکردووە ئەو مستەڵەحانە بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی بە زمانی ڕووسی بە زمانی ئیسپانی بە زمانی فەڕەنسی نووسراوەتەوە بۆیە نەک گەلێک نەک نەتەوەیەک تەنانەت تاکە کەسێکیش ئێستا ئومەمی متحیدە یەکێک لە ئەرکە گرنگەکانی بریتە لە پارێزگاریکردنی مافەکانی مرۆڤ جا حقی تقريري مصير بحقوقي جماعي دا دندريتن لنا وقانوني دولي دا أتو حقي تاكت هيا كحقي منو تويا بجينو وظيفة مان هبي وجيقا ورقا مان ديار بي وحقي جماعي شت هيا كحقي نجتماني كا ياخد حقي نتويا كا ياخد حقي قليكا كسر بخوبي جادين مسر جواب دانوي برسياري بريستان بس لقواعد آمرة دكم من ضلنيا دكم وكا ممارسەکردنی حقی تەقڕێری مەسر لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆتە قەواعیدی ئامرە بەپێی مادەی 53 لە ئیتیفاقی ڤێنای ساڵی 1969 قەواعیدی ئامرە مانای چییە؟ هەر قاعیدەیەک لە قانونی دەولی کە بوو بە قەواعیدی ئامرە بە هیچ شێوەیەک هیچ دەوڵەتێک ناتوانێت سەرپێچی بکە هەر کاتێک دەوڵەتێک سەرپێچی کرد خۆی ڕوبەڕووی بەرپرسیارەتی نێودەوڵەتی دەکاتەوە ئەمە باس لە بەرژەوەندی دەولی ناکەم
باس لە مەساڵحی دەولی ناکەم چۆن هەڵدەسوڕێ بەڵام ئەم باس لە نوسوسە یاساییەکان دەکەم ئەمن ئەوەشی دەکەمەوە بۆ خەڵک کە لەوە ئامین بن کە ممارەسەکردنی حەقی تەقڕێری مەسیر بۆتە قەواعیدی ئامرە هەروەکو جەنابی سەرۆکیش ئیشارەتی بەوەدا کە ئەگەر بێت و دەوڵەتێک یان دەوڵەتان لە دژی ممارەسەکردنی حەق تەقڕێری مەسیر دژایەتی بکەن و پاڵپشتینەکەن ئەوە بۆ خۆیان ڕوونی دەکەنەوە کە ئەوان دژی بەهاو پرەنسیپەکانی خۆیانن لەسەر ئاستی داخلی دەنگۆیەکی زۆر هەیە بە تایبەتی خیتابی عەرەبی شۆڤینی بە تایبەتی هەندێک لە خیتاباتی ناوخۆی گوایە دەستوری عێراقی ڕێگای پێنەداوە بە مەسەلەی گوایە دەستوری عێراقی ڕێگای بەجیابوونەوە نەداوە ڕێگای بۆ ممارەسەکردنی حەقی تەقڕێری مەسیر نەداوە ئەمە لێرە ئیشارەت بە دیباجە نادەم دیباجە خۆی زۆر بە شێوەیەکی ڕاشکاوی بەڵێەوە بە مەفهومی مخالف دەڵێگەر ئەو دەستورە جێبەجێ نەکرا مافت هەیە جێ ببیەوە بەڵام من دەچمە سەر مادەی 8 لە دەستوری عێراقی مادەی 8 لە دەستوری عێراقی دەڵێ حکومەتی عێراقی ئەتۆ مولزەمی بەوەی کە ئیلتیزامە نێودەوڵەتیەکانت جێبەجێ بکەیت مولزەمی بەوەی کە ئیلتیزامە نێودەوڵەتیەکانت جێبەجێ دەگەڕێینەوە بەڵێ دەگەڕێینەوە با بزانین ئەو یاسا نێودەوڵەتیانە چن کە عێراق پێی مولزەمە ئەو قەواعیدە دەولیانە چن کە عێراق پێی مولزەمە ئیتیفاقی ساڵی 1966 هەیە کە تایبەتن بە مافەکانی مەدەنی و سیاسی عێراق لە ساڵی 1970 مصادقە لەسەر ئەو ئیتیفاقیە دەکا دوا جاردەی ئەو ئیتیفاقیە دەکا بە بەشێک لە یاسای ناوخۆیی بە یاسای ژمارە 193 لە وەقایعی عێراقی ساڵی 1970 بڵاوی دەکاتەوە ئەو یاسایە ئەو یاسایە چ دەڵێ ئەو یاسایە لە مادەی یەکەمیدا دەڵێ ئەو دەوڵەتانەی کە ئەندامن لەناو ئەو ئیتیفاقیەیە پێویستە دان بنێن بە مافی چارەی خۆنووسین بۆ ئەو نەتەوانەی کە لە چوارچێوەی حدودی ئەواندا دەچێت سیرکە نەک هەر دەستوری عێراقی ڕێگای پێداوە بەڵکو قانونی عێراقیش کە سیفەی ئیلزامی هەیە دووبارە ڕێگای پێداوە بەڵام ئەتۆ کە باسی سیاست و باسی عقلیەتی شۆڤینی دەکەی ئەوە بابەتێکی کێ بەڵام کە باسی یاسا دەکەی و باس لە یاسای نێودەوڵەتی دەکەی دوجاردەی بۆ سەر دەستوری عێراقی دوجاردەی بۆ یاسا سەر یاسا عێراقیەکان ئەوەیە کە هیچ تەگەرەیەکی یاسایی هیچ فەراغێکی یاسایی بۆ ممارەسەکردنی حەقی تەقڕێری مەسر لەلایەن کوردەوە نییە بەڵێ دکتۆر فازڵ ساڵی 2012 سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆشتی سپی کە لەگەڵ ئۆباما کۆبووەوە دەوێت لە کاتی ینی بڕگەیەک لە لێدوانەکانی باسی ئەوە کرد و ڕاستەوخۆر بە ئۆباماشی گوت ئەگەر بێت و عێراق دەستور جێبەجێ نەکات و مافەکانی ئێمە نەسەلمێنی ئێمە ناچارن بگەڕێنەوە بۆ ڕای گەلەی کوردستان بەڵام لە بەرامبەر ئەوە دانووری مالیشی هێزی دیزلەی دروست کرد دوجار بودجەی هەرێمی کوردستانی بڕی بۆچی لەو کاتیدا کە با بڵێن نووری مالیشی بەو شێوەیە کە بە دوو ئاراستی زۆر ترسناک هەنگاوینا و ئەگەر پێشتریش لە شوێنەگەیان لە ڕۆژنامەیە قسەیەکی کرد بێ بەڵام بۆ ڕای گشتی دوو بڕیاری دەرکرد کە هەردووشی بوونە مای مەترسی زۆر گەورە لەسەر هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئاسایشی نەتەوەیش کە بودجەی بڕی بۆچی ئەو باس و خواسی ڕیفراندۆم و دەوڵەتی سەربەخۆ ئاوا دواکەوت ئەو کاتی ئاوا گەرم نەکرا کاک احتیمالە وەکو کاک سوڕانیش گوتی سیاسی نینە پڕاستی کاچل پشت کەوالیسا هەیە وەکی بێژین کاچ تێتەکرێت ینی سەراستێ هەرێمی و سەراستێ ناونەتەوەیش بەس عێراق هەر ئەو عقلیەتە بەریە و هەر کەسێکی بچتە بەغدا دەسەڵاتی وەرگرێت دێ محاولێ کرد و کۆنترۆڵە ئەم بژین کۆنترۆڵە بەسرە و نینەوە و کە هەولێرژێک هاتیت قال هەولێرژی بووە قوتبەك المعادلێ ئەوێ بەغدا حکومی کرد محاولێت کرد کۆنترۆڵە هەردوو وادی بکرد وەکو دوو ئەم بێژین شاپەر وەکو دوو چەنگ بۆ خۆی تاکو خۆ بپارێزێتە سەنتەری ئەو بزاوێت هاتی نەکردنێ تابان ئیشارەت بوون ئیشارەتێت قووەت بوون کو هەولێر چێ نابێت ئەو مرکزیەتە بۆ هەولێرە چێبووی و ئەو سەربەخۆی یا ئابووری و یا بڕیارە سیاسی و یا بڕیارە ڕۆشنبیری و حتا دومایە ینی هەولێر بووە سنتەرێکی ئابووریە گرنگ نوکە ڕۆژهەڵاتە ناوین ینی سەراحەتەن باخەوین تابان وەختی بژن هەولێر یعنی کورد ینی باشووری کوردستانی ئەف گرنگیە هەولێرێ وەلێت کرد و بەغدا وەکو منافس بۆ خەبین وەکو هەڤرکێکی بۆ خەبینێت دێ بزاوێش کرد و کۆنترۆل بکرد ئەو ئیشارەت بوون هەموو ئیشارەتن و ئەم قبول ناکەین و وین زیاتر بچن مە فدرالی قبول کردە بڤێ ڕەنگی یان ژ فدرالیەکە نزیکی حکومی ذاتی بیک و ئەم بژین و بڕیارە ئابووری هەبێت و بڕیارە سیاسی هەبێت ئەو ئەم قبول ناکەین ئەو ئیشارەت بوون بەس
خواندنا وان اشارات و رنگ ودان پراستید ود گرتم بخواه یعنی داوکو کرد دا صراحة بخوین ناف مالیا کردستانی گلک خرابویا چجارا ناف مالیا کردستانی یا هم بیشین هرما کردستانی یا باشور کردستانی چجارا ناف مالیا که یک گرتی نبویا کو هم بیشین بشت بریاره که بناوی همی خلکی باشور کردستانی بدت و دا کو بشت هم بیشین اوی گف اوی خطریا دشمن سر هرما کردستانی باش کس بکد جبلی ام بجین پیشمرگی پراسی دوره کو روله که گلک مازن پاراستنا کردستانی ده بویا بس اشعالی سیاسی و پراستی تدوید یعنی پارتید مید سیاسی بوی مسئولیت میجوی او کو افروکا کتی سر ملی خلق کردستانی کو ببنه سیمبول بو نتوا کرد سیمبول بو پارچدیت کردستانی و بشن اوین نمونه دموکراسی الویره هاتی آوا کرنه ام بکنه نمونه که پاشروجی اوجک طبعا اف هفركيا سياسية نافخوي ولي كرياكو او بريارة بصانهينية تداني ونهج في قاوي جاگر جناب تبر خاطر واقعي كو اف بريارة نشتيماني من تويهات يداني كو ريفراندوم بو سر بخويا كردستاني بيتا كرني نوكا كومك اصلا نافخوي بو چه بويا يعني اوا اگر اشارات بت اشارات دي ساعين او ما اول اشارات داي كل دست بك 100 ساليه بيست كرد دست والا به هزكا سياسي بو به بروجه سياسيات نميداني نهوجك ام وسط سردارية قال ريفراندوم يشكين يعني وكو كورتاز بيجما ام اگر ريفراندوم بكينا ديمقراسي ترين شوازي دست يعني بريارداني كتشكو ديمقراسيا اكثرها يعني خلق دي بريار اوا يعني بلنترين اصل ديمقراسيا كو خلق دي بريارا خو دست خودت اوا ريكا يعني وسيله ك بو بروجي كي ماستر بروجي كي نتوي بروجي نتوي چي اثر بخويا كردستانيه اگر پروژه بید پروژه طبعا گری دای وقتیه وکی کاک سورانی جی کرم کری درنگه چون که پروژه گری دای وقتیه پروژه سرچار تشتا آواد بد اگر پیرسی کاتم زور نما اگر وی اشارت بدمه پروژه سر هزه و سر درفته یان دلیوه آواد بد و سر لاوازیات هی و سر ام بیشین گف یان جک ام بیشین خطریات سر پروژه نوکه دشمن ما اوید کو نوین سر بخویا کردستان هبد او چوانن و ام چوانن نوکه ام يعني أفا باشترين دليفة شو كامت مازنترين هزدنا العراق نها دولتها كهلوشاية سوريا دولتها كهلوشاية إيران دولتها كنمرغوبة سراستي جهاني من بس تركيا أو معارضة قال لك بقوات وصديار نكريا أو أكو متوقع وأكو بري شو قلنا بيفا كرد قبولات كر بري بس في قافي بيفا كردستان ولا كردستان قبول كر بله دكتور بله أجر كان كاكسورا أجر تبينيت كدي أو كاتي كداعش بلاماري مصري دا مصري قر تماوی یک مانگیش امریکا کردواری خو من گوتنی میش میوانی نبو قسەی نەکرد بەڵام لە کاتێکدا کە داعش سوڕایەوە بۆ هەرێمی کوردستان ئەمریکا هاتە سەرخەت گوتی هەولێر هێڵی سوودا هۆکارەکان چی بوون ئایا هەڵوێستی ئەو کاتی ئەمریکا لەگەڵ ئەوەی ئێستای بەرامبەر بە مەسەلەی ڕیفراندۆم یەک دەگرێتەوە ئێمە دەزانین هەڵوێستە سیاسیەکان لە پشتی کەوالیسەوە ئەدرێن نەک لە سەر تەلەڤیزۆن لەسەر تەلەڤیزۆن و شاشەکان و کەناڵەکان لەو کاتانەیە ئەو قسانەی کاکرێن ئەبێت لەسەر ئاستی یاسا نێودەوڵەتیەکان و سیاسەتی نێودەوڵەتیا بێ ئێستا بۆ نمونە نەتەوەیە گرتوەکان لەبەرەوەی کە عێراق بەشێکە لە نەتەوەی ئەندامێکە لە نەتەوەیە گرتوەکان ناتوانێت بڵێ بۆ لەتکردنی عێراق بەڵام کاتێک کە نەتەوەی کورد خۆی بڕیاریدا بەڵێ من نامەوێت لەسەر عێراقا بم ئەو کاتە نەتەوەیە گرتوەکان ناچارە بڵێ من ئەبێ ڕێز لە مافی ئەو نەتەوەیە بگرم کە خۆی ئەوێ جیابێتەوە بەڵێ بەهار بە پێ ئەو میساقی خۆی کە هەیەی نەتەوە هەموو وڵاتانی دیموکراتیش تا ئێستا ئەمریکاش ڕەتی نەکردوێتەوە ئەڵێ کاتی نییە فەرقەکە لێرە لەسەر کاتە ئەو قسەکەی ئەو کاڵێ لەسەر کاتە من پێم وایە ئەوە ئیشارەتێکی سەوزە بۆ کورد کە خۆتان بکەن پێم وان نییە کە ئەوڵێ کاتی نیە ئەبێ ئێمە بیستەنین کە کاتێتی ئەوە لەسەر وڵاتەکانی تریش جێبەجێ دەبێت کە هەڵوێستیان بالعکس بەلکو خواردن بەلکو کات دەرباز بووە بەلکو باسی ئەو دەکا باسی ئەمە ئەبێ بۆ ئەمریکاش بسەلمێنین کە ئێستا کاتەکە دەرباز بوو وە کاتێتی کە ئەوڵە کاتینە ئەبێ پێمان بڵێ بۆ کاتینە ئەگەر مەسەلە داعش ترسی لەکوێ داعش ترسیماوە لە ڕاستێت داعش لە عێراقا نەما تۆ سەیری حەویجە بکەیت حەویجە شتێک نییە ئێمە باسی بکەین ئەمریکا کاتێک کە پێت ئەڵێ کاتی نییە من پێم وایە ئەمریکا پێ دەڵێ کاتێتی
نەکاتی نییە ئەوەی کە باستان کرد لە ڕاستیە دەوروبەریشمان چ ئێران چ تورکیا مەساڵح اقتصادی بە کوردستانیانەوە بەسێتەوە ئێران پێم وانێ ئەو زەختە بەقوتە بکە وەکو بەڕێزشی فەرمووت سند عسرة استقراري بتيان عسرة تقدر ئێران خۆی لەژێر پرسیارێکی گەورەدایە لە سووریا لە یەمەن لە لەژێر پرسیارە ئەو وەکو دکتۆرە زیاتر قانونی ئەزانی کەسایەتی نێودەوڵەتی وەکو کەسایەتی ئینسان وایە کەسایەتی ئینسانی یعنی ئەهلیەتی قانونی ئینسان زۆر جار ناقصە زۆر جار کاملە کاتێک کە دەوڵەتێکی وەکو ئێران ئێستا پێی وترێت دەوڵەتێکی ڕاعیە للئێرهاب یعنی کەسایەتێکی نێودەوڵەتی لە کەداری کاگە سۆران هەست دەکەم کات زۆر ڕۆی وە دەمەوێ لەسەر مەسەلەی مەترسی لە هەر سێکتان پرسیارێک بکەم بەڵام زۆر بە کورتی ئەگەر وەڵام مام دەنەوە یەکەم ئەمە هەمان ساڵی 1962 لە گەرمەی شۆڕشی ئەیلول سوپای سووریا داخلی هەرێمی کوردستان بوو بە ناوی یەرموک کەشکا لە شەڕەکان لە بەرامبەر پێشمەرگا ئەو کاتی وا بابوو من تەمەنم نییە بەڵام دەڵێن ناویان لە سوپایەکەنا ئەو کاتی وا بابوو بڵێن بووک ینی بە بووک چوێنی لە هەموو بەرەکان شکا ئەو کاتی کە ئێمە سووریا کە هات بەشداری کە داخلی عراق بوو بە ناوی سوپای یەرموک بەشداری پاڵپشتی ڕژێمی عراقێکە لە بۆ لێدانی هێزی پێشمەرگا لە دوای ئەوەشدا تورکیا هەر لەو کاتێکدا تورکیاش و ئێرانیش سوپایان هێنا سەر سنوور کە ئێمە ساڵی 92 هەڵبژاردنمان کرد و دروستمی فیدرالیتمان بەرز کردەوە سوپای هەر چوار وڵات هاتەوە سەر سنوور لە ئێستادا ئەگەر هەرسێ بەڕێستان لەسەر مەسەلەی مەترسیەکان کە ئێمە لەو کاتەدا نە پاڵپشتی نێودەوڵەتیمان هەبوو نە ئامادەییمان بەو شێوەیە هەبوونەوە گوۆی ئێستا کە چوونەتە سەر نەخشەی جیهان لە ڕێگای شەڕی داعش و ڕوبڕووبوونەوەی تیرۆر پێگەمان ئەوها بەهێز نەبوو من پێم وایە ئەو مەترسیانی ئێستا کە باسی لێ دەکرێت لە بەردەم پرۆسی ڕیفراندۆم و دەوڵەتی سەربەخۆیی لەکوێوە سەرچاوی گرتووە بەڵێ ئەگەر بە کورتی هەرسێ بەڕێستان لە دکتۆرەوە لە بەروی جەنابەت ئێستا قسەت کرد دکتۆر العفو ڕاستی وەکو پرۆژە من باس کرد وەکو پرۆژە باشترین وەخت بۆ کورد کە دەوڵەتی ڕەگەهێنیت ئەڤوە چونکە ئەگەر عێراق ڕابوو سەر پێتخوا ئەگەر سووریا استقرار کرد و سووریا جارێکی بوو دەوڵەت ڕاستی یعنی جارەکە دی ئەو چار دەوڵەتە ڕۆژانە و مەهانە و ساڵانە کۆمبیناکەن وەکو موامرە سەر هەرێمە کوردستان و جارەکادی دێڤەگەرنە سەر حکمی ذاتی ساڵێت تەشتیان بڵێ ئەمن پێم وایە لەسەر ئاستی دەولینە لەسەر ئاستی ناوخۆی هیچ مەترسیەک نییە لە ئەنجامدانی ڕێفراندۆم و هەروها لە جاردانی دەوڵەتی سەربەخۆ ئەگەر باسیش لە کێشە ناوخۆیەکان دەکەن پێداچوونەوەیەکی تاریخی بکەن بۆ هەموو ئەو دەوڵەتانەی کە دروست بوون هەر هەمویان کاتێک کە هەلومەرجی دەولی هاتۆتە پێشی خۆیان دروست کردووە بە پشتگوێ خستنی ئەو کێشە یاخود ئەو ناکۆکیە ناوخۆیانەی کە هەیە چونکە مە پێمان وایە کاتێک کە تۆ بووی بە خاوەنی سیادە زیاتر وردەبیەوە بۆ حەلکردنی ئەو کێشانی کە لە ناو خۆدا هەن بەڵام کە بێ سیادە بووی دەستێوەردانی دەرەکیت هەیە کە دەستێوەردانی دەرەکیت هەبوو دژمنایەتی قوڵتر دەبێتەوە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ ئێمە پێمان وایە هەڵومەرجی دەولی لە پێشاوە پێویستە بە زووترین کات کورد ممارەسەی ئەو مافەی خۆی بکاتن و هیچ مەترسیەکی نییە نە لەسەر ئاستی دەولی نە لەسەر ئاستی داخلی هیچ مخالفەی پرەنسیپ و قەواعید و مەبادیئێکی دەولی و دەستوری ناکاتن منش هاوڕام لەوەی کە مەترسی بە و مەترسیە جددیە لە ڕاستیا لە ئارادانە نە عێراق ئەو جێشە بە قوتەیە کە بتوانێت ڕۆبەڕی کوردستان بێتەوە عێراق کاتێک شەڕەکان لە مووسڵ لە ڕاستیا لە 1950 ئەوە جێشی ئەمریکیە شەڕەکە لە ئاسمانەوە ئەوە جێشی عێراقی نییە جێشی ئەمریکی جادەی پاک کردوەوە جێشی عێراقی بۆ خۆی ئەڕوا بەڕگایە من پێم وانە جێش نەجێشی عێراقی نە حەشتی شعبی ئەو لە حاڵی حازراڵم ئێستا ئەو مەترسێ گەورەی بن بتوانن لە ئێستادا پەلامە مەترسی بۆ سەر کوردستان مەترسێکی جددی دروست بکەن لە حاڵی حازرە ئەمە طبعا لەسەر ئاسینی و دەوڵەتی شتێکی مەرفوزە ناکرێت بڵێن جێشی عێراقی ئێستا بتوانێت پەلامە لەبەرەوە مەترسیەکان تەنیا لە منە چڕێبێتەوە وەکو باسیشتان کرد ئەوزانم دکتۆر بوو باسی کرد تورکیاش خۆی بۆ خۆی نەرمی خۆی نوانەوە ئەم شەرتانەم هەیە شەرتیش دوای قسەی لەسەرەکرێ خۆ ئەو شەرت مەترسی ناخۆیش تەنیا لە پێم وایە مەترسی ناخۆی لە چەکانیە ئەمە یەک دوو مەترسی ناخۆی ڕیفراندۆم دەریێخە لەم حاڵەتە شڕی ئێسامانە ئەگەر ڕاست بێ ئەم کەلیمەیە بەکاربێنم لە ئێستادا ڕیفراندۆم بکرێ من تەحەدا ئەەکەم لە 1970 تا 75 کەمتر نایانێ کەواتە تۆ مەترسیەکەت نییە لێرەیە پێ بوترێ تەنانەت لە ناوخۆیشدا ئەو کەسانش کە دژی بڵین ڕیفراندۆمن ئیتر لە ترسا بێ لە مەسلحەتا بێ یا هەر لە ترسی ئەوە بێ کە ئەترسن فعلەن مەترسی ئەوانەیە کە تووشی برسێتی بنەوە لە ڕاستە کەمێکی کەمینن ئەو زۆرینێنین ئەوانەش کەوان پێم وانە بچنە سەر سنووقی دەنگدان
کوردێکی دروست بتوانە بڵێن نەخێر بۆ سەربەخۆی کوردستان بڵێ. بەلام نەوە شتێکی مەحاڵە من لێرەدا بۆ ئەوەی لەسەر مەسلەی مەترسی کە زۆر بەلامەوە گرنگە قسە بکەم ئێمە هەمومان دەزانین شۆڕشی کورد لە ساڵی 61 بەسەرەوە دروشمەکەی دیموکراتی بۆ عراق ئۆتۆنۆمی بوو بۆ کوردستان بەڵام گەلە کۆمەچی عەرەبی لێکرا هەممان دەزان لە جەزائیر بەسەرکردایەتی هەواری بۆ مەدیان لە دوای ئەوەیدا شۆڕشی ئەیلول کە شۆڕش سە لە نوێ دەستی پێکردەوە ئەو شۆڕشە کە کۆمەڵک حزب تێیدا بەشدارمە هەر یەک حزب نەبوو دروشمی ناوەندی هەموو حیزبەکان بە یەکێتی نیشتیمانی و بە پارتی دیموکراتەوە بە حزبی شوعیتەوە بە حزبی سۆشالیستەوە بە هەموو حیزبەکانەوە دیسان دیموکراتی بۆ عراق بوو مافی بڕیاردان و ئۆتۆنۆمی بوو بۆ کوردستان بە پێی جیاجاک بەڵام ئەنفال کراین ئەنفالیان کردین داوای دەوڵەتمان نەکرد و داوای سەربەخۆییمان نەکرد بوو من بەڕێزان زۆر بە کورتی لە بەرەوەی کاتی بەرنامەمان نەماوە من 2 ساڵ بەر ئێستا ڕۆژنامە نووسێکی ئەڵمانی هاتە لام عەرەبیەشی زۆر باشی دەزانی گوتی بۆچی ئێوە وەکو کرد ئەوەندە باسی دەوڵەت و جیابوونەوە مافی بڕیاردانی چارەنووس دەکەن کە من زنجیرێک گوتار و نوێسی بوو لەسەرەوە پرسیارم لێ کرد گوتم باشە خۆیان لە نێوان خۆیاندا ئامادەنین بێکەوە بژین مەبەستم خوشک و برا عەرەبەکان کە من عەرەب لای من نەتەوەیەکی زیندووە نەتەوەیەکی گەورەیە مەبەستم لەسەر سیاسیەکانی عەرەبە گوتم سیاسیەکانی عەرەب لە چوارچێوەی دەوڵەت ئامادەنین بێکەوە بژین تۆ بۆ داوا لە منی کوردستانی دەکەی لەگەڵ ئەوان بژیم دوو ئیرلندا سکۆتلندا کیوبێک کەتەلۆنیا هەرێمن لە چوارچێوەی کۆمەڵێک دەوڵەتی دیموکراسی و ئیسپانیا بەریتانی ئەوانە هەمویان دەوڵەتی دیموکراسین بەڵام داوای جابوونەوە سەربەخۆیی دەکەن ئێمەک عراقێک کە دەستورێکی هەیە بەڵام لە سەرزەمینی واقعدا دەوڵەتی میلیشیایە ناشرترین دەوڵەتە لە هەموو دنیادا بۆیە من پێم وە هەنگاوەکانی ئێمە ڕۆ ڕیفراندۆم ڕۆ سەربەخۆیی دەبێت کارا بکرێن و هیوادارم گەلی کوردستان کێشەی نییە بەڵام سیاسیەکانی سەرکردایەتی سیاسی و حیزبی لایەنە سیاسیەکان بتوانن لە ئایندەیەکی نزیکدا بە پرۆژە و بەرنامەیەکی هاوبەش هەموو هەنگاوەکان یەک بخرێن ڕۆ بەدیهێنانی ئەو ئامانجە چونکە من لە زۆر شوێندا گوتومە ئەو کوردستانی ئێمە نە ئەوەندە بچووکە بەشمان نەکە نە ئەوەندەش گەورەیەدا بەشیکەین لە نێوان خۆماندا و هەمووشمان بەیەکەوە جوانین ئەو وڵاتەش چاوەڕوانی هەوڵ و هیممەت و خەبات و تێکۆشانی هەموو لایەکە وەک چۆن خەبات و تێکۆشان و مێژووی شۆڕشی کورد لە ڕابردوودا بێکەوە گیانمانە ڕاپەڕین و لە ڕاپەڕین کۆمەڵێک دەستکەوتی گەوری نیشتیمانیمان بنیادنا هیوادارین لە داهاتوشدا بتوانین لە ڕێگای ئەنجامدانی ڕیفراندۆم و هەنگاونان ڕۆ دەوڵەتی سەربەخۆیی کەلتوری بێکەوە ژیان لە ناوخۆیماندا پتە بکەین دیسا دەیڵێمە هەمومان بێکەوە جوانین کەسمان بەتەنیان ناتوانین ئەرکە نیشتیمانیونەتەوە یەکان جێبەجێ بکەین ئەو وڵاتی هەمومانە و هیوادارم ئەو بەرنامەی ئێمەش کە من پێم وایە لە داهاتوشدا بەردەوام دەبێ خزمەتکردنێک بێ هەم بە زیاتر خستنە ڕووی ئەهمیەتی ڕیفراندۆم و سەربەخۆیی و هەم بەهێزکردنی کولتوری بێکەوە ژیان و بە شارستانیکردنی دیالۆگ لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان.